بەڵێ سڵاتان لێبێ بنکەی سەرژمێری ئابووری بەریتانیا بڵاوی کردەوە کە ملیۆنێک و 500,000 کۆچبەر وڵاتی بەریتانیان بەجێ هێشتووە. ئەمە دیارە بەهۆی قەیدانی ڤایرۆسی کۆرۆناوەیە کە ئیشەکانیان لە دەست چووە بەهۆی ئەوەی کە زۆرینەی کۆمپانیا و کارگەکان ماپوچیان هێناوە وای کردووە کە ئەوانیش بگەڕێنەوە وڵاتەکەی خۆیان و لەو ملیۆنە و 500,000ش 700,000 لە دانیشتوی پایتەختی بەریتانیا کە لەندەنە ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە قەبارەی لەندەن بچووک بێتەوە بە ڕێژەی لە 108. ئەمە نیگەرانی دروست کردەوە بە حکوومەتی بەریتانیا بۆیە هەر داوای کردلەوانی کە هاوڵاتی دەرەوەی بەریتانیان بڵێن ڕێگەزنامەی بەریتانیا نیە بەڵکو هی وڵاتانی دیکە بە زووترین کات داوای سەتڵمەنت بکەن کەواتە داوای مافی مانەوە بکەن لە بەریتانیا چونکە وادەکەیان هەتا مانگی کۆتای مانگی 6 داهاتووە تا ئێستا 4,900,000 کەس مافی مانەوەیان وەرگرتووە. ئەوەی کە ماوەش حکومەت داوایندە ئەکا کە بچن داوای بکەن بۆ ئەوەی کە ئەوانیش مافی مانەوە وەربگرن. جیاواز لەو بابەتە چیە ئەمڕۆ دادگای شاهانەی بەریتانیا حکمی زیندانی دەمانگی دا بەسەر ئامۆزای شاژنی بەریتانیا ئەلیسابێت کە ناوی سیمۆن بۆیس لیۆنە بەهۆی ئەوەی کە دەستدرێژی سێکسی کردوتە سەر ئافرەتێکی 26 ساڵی لە مانگی شوباتی ساڵی ڕابردووتە و دادگاکەی بەردەوام بووە هەتاکو ئەمڕۆ دادگاکەشتە ئەو بڕیارێکە زیندانی دەمانگ بکرێت لەبەر ئەوەی کە دەستدرێژی کردوتە سەر و ئافرەتە هاواری کردووە ئافرەتەکە لە قەڵای گلامیز بووە لە سکۆتلەندا. ئێستا حکوومەتی بەریتانیا یاخود بنەماڵی شاژن بە فەرمی داوای لێبوردنیشیان کردووە لە ماڵی ئەو کچە و لە کچەکە و لە کەس و کاریان و هەروەها سیمۆن بۆیس خۆشی داوای لێبوردنی کردووە لە ماڵی کچەکە و لە کەس و کاری و لە حتا لە هاوڕەکانی خۆش و لە بنەماڵی ماڵی شاهانەی بەریتانیا و ئاماژەی بەوەیە کە من سەرخۆش بووم لەو کاتێک کە ئەو کارم کرد ئەنجام داوە بەڵام ئەزام ئەمەش مانە نییە بۆ ئەوەی کە ئەو کارە بکەم قەت چاوەڕوانی ئەو من لە خۆم نەدەکرد کە ئەو کارە بکەم بەڵام شتەکە ڕوویا و ئێستا من ئەبێ سزای خۆم وەربگرم وەکو هەموو هاوڵاتێکی دیکە کە هەڵە ئەکا لەو جۆرە هەڵانە لەبەر ئەوە دادگای بەریتانیا شاهانەی بەریتانیا ئەمڕۆ بڕیاریدا کە زیندانی بکەن بۆ ماوەی 10 مانگ لە زیندانە وەکو هەموو هاوڵاتێکی تر.